بەڵێ لە کاتژمێری دووەمی بەیانی باش کوردستانەوە لەگەڵتانم وەکو لە سەرەتای بەرنامەژە ئاماژەم پێکرد ئەمڕۆ یەکێک لە تەوەرەکانمان باسکردنە لەسەر تەندروستی گورچیلەکانمان پێوەست بە ڕشانەوە سکچوون ینی ئێمە سکچوون ڕشانەوە کاریگەریەکی لەسەر گورچیلە هەیە بۆ ئەمە بەستە میوانداری دکتۆر مەجید حەسەن شێخانی ڕاوێژکار لە نەخۆشیەکانی دڵ و هەنا و چاندنی گورچیلەکان کە لە هەولێرەوە بە خۆشحاڵیەوە لەگەڵمانە بێ دکتۆر خۆشحاڵ ئەمڕۆ لەگەڵمانی ینی پەیوەندی نێوان سکچوون و ڕشانەوە بە گورچیلەکانمانەوە چییە؟ سەرەتا پێیان خۆشەمە بزانین. پێشەچی بەیانی باش بۆ گشت کوردستانی هێوای تەندروستێکی باش بۆ گشت لایەک دەخوازم. دیارە گورچیلەکانمان فرمانیان پاکردنەوەی لەشی مرۆڤە لەو مادە زیان بەخشانەی کەوا ڕۆژانە لە ئەنجامی زیندە چاڵاکیەکان دروست دەبن. بۆ ئەم بەبەستە گورچیلەکانمان پێویستیان بە بڕێکی باش ئاو هەیە، ڕۆژانە 2 تا 3 لتر ئاو پێویستە تاوەکو ئەو فەرمانە بە شێوەیەکی تەندروست ئەنجام بدەن. وەکو ئاشکرایە سکچوون و ڕشانەوە بریتە لە دەستدانی لەشی مرۆڤ لە بڕێکی زۆر لە شلەمەنیەکان لە ڕێگەی سکچوون ڕشانەوە کە ئەمەش دەبێتە هۆی کاریگەریەکی ڕاستەوخۆ لەسەر گورچیلەکانمان بکات تاوەکو نەتوانن ئەم فەرمانە بە شێوەیەکی تەندروست ئەنجام بدەن. کەوەی ئێستا دەیبینین بەداخەوە کە ئێستا ڕێژەی سکچوون و ڕشانەوە تا ڕادەیەک زیادی کردیە و ئەمەش بێتە هۆی کەوە چەندین کەس تووچاری گرفتی گورچیلە بن و هەروە تا بگاتەوەی گورچیلەکانیان پەچیان بکەوێت و بگاتەوەی شوشتنی گورچیلە. باشە دکتۆر چۆن هەست بەوە بکەین لە کاتی سکچوون و ڕشانەوە کە گورچیلەکانمان زیانمەند بوون و بێ سەردانی پزیشکی وکو بەڕێستان بکەین؟ دیارە ئەو نەخۆشیە کەوا باز دەکەین سکچوون و ڕشانەوە بە تایبەتی لەوانەیە کە منداڵن یاخود تەمەنیان گەورەیە یاخود ئەوانەی کە نەخۆشی درێژخایانیان هەیە وەکو شەکرە فشاری خوێن ئەمانە کاتێک کە تووشی ئەو حالەتە دەبن پێویستە دەست بەجێ خۆیان بگەینە فراگوزاریەکان تاوەکو بڕی پێویست ئەم شتەمەنیانە وەربگرنەوە جێگرەوە واتە تەعویز بکرێنەوە تاوەکو گرفتی ئەم سکچوون ڕشانەوە کەمتر بێت لەسەر گورچیلەکانیان. بە شێوەیەکی گشتی ئەوانەی کەوە معرەزن واتە زیاتر مەترسی ئەویان هەیە ڕوبەڕووی کێشەی گرفتی گورچیلە ببنەوە کەوا بۆ نمونەوەکو باسم کرد نەخۆشی درێژخایەنەکانیان نەبێت یاخود لەژێر دەرمانی تری نەخۆشی درێژخایەنەکان دابن یاخود باری سکچوون و ڕشانەوەکان ئەوەندە زۆر بێتە هۆی لە دەستدانی شلەمەنیەکی یەکدار زۆر یاخود ماوەیەکی زۆر بۆ نمونە هەفتەیەک یان 10 ڕۆژ سکچوون و ڕشانەوەی هەیە کە ئەوەش دەبێتە هۆی کەمتەرخەمی نەخۆشەکە خودی نەخۆشەکە خۆی یاخود کە سوکاری نەخۆشەکە ڕەنگە کەمتەرخەم بن لە گەیاندنی نەخۆشەکە بۆ بەشی فریاگوزاریەکان تاوەکو ئەم چارەسەریە بە شێوەیەکی تەندروست وەربگرن و لە هەمان کاتدا ڕەنگە کەسەکە بە شێوەیەکی ئاسایی وەری بگرێت بەڵام کاتێک کە دەگاتە قۆناغێک کەوا گورچیلەکانیان زەرەریان پێگەیشت ڕەنگە ببێتە هۆی لە دەستدانی گورچیلەکانێک کە بەداخەوە بە چەندین حاڵەتمان هەیە لەو ماوەیە کە باشە دکتۆر هیچ کەسێکەیە بۆمان باس بکەی کە زیانمەند بووە لە ئەنجامیەوەی کە سکچوون و ڕشانەوە هەیە بۆ ناهاتۆتە لای پزیشک و زیانمەند بووە هیچ کەسێکەیە پێمان خۆشە بۆمان باسکەی و کەسانە چۆن بوو بۆی کە خەڵک ئاگادار بێت بە دڵنیاییەوە چەندین نمونەم لایە نمونەی زیندوم لایە و بە تایبەتی کە من گەنجێک تەمەنی 22 ساڵ بوو 22 ساڵ طبیعیە و کەسە هیچ کێشەیەکی تەندروستیشی نەبوو بەڵام بوو ماوەی هەفتەیەک سکچوون و ڕشانەوەیەکی یەکجار زۆری هەبوو لە ماڵەوە بوو بەبێ ئەوەی دەرمانی تایبەت یا خوشلەمەنی تایبەت بەو نەخۆشی وەربگێت بەڵام کەکا هاتە لام لە نەخۆشخانە بەداخەوە دەرچوو گورچیلەکانیان پەچیان کەوت بوو و گەیشتە قۆناغێکەوەی شوشتنی گورچیلەی بۆ ئەنجام بدەم و 6 جەلسە شوشتنی گورچیلەم بۆ ئەنجامدا پاشان خۆشبەختانە گورچیلەکانی کەوتەوە کار کە ئەمەش یەک لە نمونونەکانەکەوە ئەگەر هاتوو ئەو بە شێوەیەکی تەندروست پێشەوەی بگەیشت بە ئەو قۆناغە چارەسەرێکی توروستی وەربگرت بایە ڕەنگ و پێویستی بەو کردارە نەبوو کەوا شوشتنی گورچیلەی بۆ ئەنجام بدرێت. زۆر باشە ینی حاڵەت هەیە دکتۆر پێویست بکایان بۆ نمونە ئاسایی بێت ئەگەر لە ماڵەوە خۆمان چارەسەکەین ئەگەر زۆر جار تووشی سکچوون ڕشانەوە بینەڵێن ینی حەبی ستۆپ هەیە ینی ئەو بەکاربهێنە یان بە نمونە زۆر ئاو بخۆ ئەمانە چارەسەرن بەڕاستی؟ ڕەنگە ئەو پرسیارەی تو لە جێی خۆی بێت ئایا هەموو کەس دەتوانێت بێتە خەستان نەخێر بەدڵنیاییەوە کەسێک لە دێهاتەکانە لە شوێنە دوورەکانە ڕەنگە نەتوانێت بە شێوەیەکی ینی کاتی کتوپڕی بگاتە نەخۆشخانەکان مێمە ڕێنماییان بۆوانە چییە؟ کاتێک کە دووچاری سکچوون و ڕشانەوە دەبێت ئەوە دەتوانرێت لە ڕێگەی
ئەنی خواردەمەنیەکانەوە لە ڕێژدەمەنیەکانەوە بە شێوەیەکی تەندروست تەعویزی ئەو نەقسە بکەنەوە کەەوە هەر مغەزی اعتیادی دەتوانی پێی دەرێن شلەمەنی جیراوەی تایبەت هەیە کەوا پێیان دەڵێن ORS لە هەموو سەیدەلەکان بەردەستە دەتوانرێت بە شێوەیەکی ینی ڕێکوپێک بگیرێتەوە بخواتەوە تەعویزی دوای هەر زگسوونێک دەتوانرێت چەند گلاسێک لێ بخواتەوە بەڵام کەسەکە گەرات و ڕشانەوەیەشی لەگەر بوو ئەوە کاتە زۆر زەحمەتە مەزبورە و بە شێوەیەکی تەندروست بگەیترێنە نەخۆشخانەکان یاخود فراگوزاریەکان بەڵام بڵێ ڕاستە ئەگەر کەسێک لە ڕووی هۆشیاری تەندروستیەوە زانیاری تەواوی تەندروستی هەبێت دەتوانێت لە ماڵەوە ئەم شلەمەنیانە وەرگێت ڕەنگە کەمتر یاخۆد هەر تووشی گرفتی گورچی لێ نەبێت چونکە ئەمە باسم کرد دەگەرێتەوە سەر ڕادەی توندی سوکسونەکە یاخود ڕشانەوەکە شانەوەیەکی بەسیتیە یاخۆ زگسوونێکی بەسیتەیە ڕەنگە بەستە ناپێویستی بە زیاد خواردنەوەی شلەمەنیەکان دەتوانین برێن شلەمەنیە جیراوەکان هەیە و عسایرەکان هەیە واتە شەربەتی سروشتەکان کە لە ماڵەوە دەتوان لە ڕێگەی پرتەقاڵ لە ڕێگەی شەربەتی مۆز دەتوانێت بگیرێتەوە بخواتەوە کەمە ڕەنگە ببێتە هۆی چارەسەرێکی تەندروست بۆ ئەو کەسە بەڵام کەسەکە گەر نەیتوانی بیخواتەوە کە ڕشانەوەیەکی زۆری لێیە یاخود مناڵە یاخود تەمەنی گەورەیە یاخود نەخۆشی تری هەیە بۆ نمونە نەخۆشی شەکرەی درێژخایەن نەخۆشی فشاری خوێن ئەمانە پێویستە سەردانی پزیشک بکەن تاوەکو دوور بن خوا نەخواستە لە زەرەری گوسیلەکانیان و خود توشبوونی بە شوشتنی گوسیلە زۆر باشە دکتۆریانی زۆر جار ئەو کەسانی کە تووشیم حاڵەتە بن حاڵەتێکی قورسیان هەیە ئەچن چارەسەری سروشتی بۆ لای کەسێک ئەچن چارەسەری سروشتی بەکارێنن تۆ چیت هەیە لەسەرەمە وڵە جاری چارەسەری سروشتی زۆر دەگرێتەوە چارەسەری سروشتی بۆ ئەو حالەتانە تەمان بە تاکید زانستی نییە بە هیچ شێوەیەک زانستی نییە ڕەنگە پێدانی جۆرەکانی شلەمەنیەکان لە کەسێکەوە لەو کەسێکی تر جیاواز بێت بە بڕی جیاواز بە جۆری جیاواز چونکەمە چەندین زۆری شلەمەنیمان هەیە ئەو شلەمەنیانە هەر کەسە بۆ حالەتی تایبەتە و ناکرێت ئەمە هەموو کەسێک بە یەک چاو بە یەک زانیاری چارەسەر بکرێت وی جەنابەدەوەی باسەکەی چارەسەری سروشتی بە هیچ شێوەیەک گونجاو نییە بۆ کەسانێکەوە تووشی ئەم حاڵتە دەبن ڕەنگە لە کۆتاییدا هەر پێویستی بە نەخۆشخانە بێت و ڕەنگە چارەسەرەکەی زۆر ئەستەم بێت و بەداخەوە چەندین حالەت گەیشتنەوە خۆناغیکەوە ئەسڵەن گوتیلەکانیان بە تەواوی لە کار بکەون یعنی تووشی شوشتنی گوتیلەی بەردەوام ببن و بەداخەوە لەوانەیە تووشی چاندنی گوتیلەش ببن لە کۆتاییدا ئەگەر هاتوو ئیستیجابەی لە بۆ چارەسەرەکانەوە زۆر باشە دکتۆر لە چ حاڵەتێکە ئیتر نەخۆش تەواو ئەو بڕوا بەخۆ بێنیان هەست بۆ بکە ئیتر پێویستە بڕاتە لای دکتۆر لە چ حاڵەتێک بۆی کە پێشەوەی نەخۆشەکە زۆر خراپ بێ لەسەری و کاریگەری زۆر لەسەر گورچیلە دروست بکات بەڵێ نیشانەکانی ئەوانەی کە جەنابەتەوە بەست نیشانەکانە ئەگەر هاتوو کەسەکە هەستی بە وشکبوونەوەیەکی زۆر کرد ئەگەر هاتوو هەستی کرد بڕی دروستکردنی میزی زۆر کەم بۆ واتە میزی زۆر کەم دروست کرد ئەگەر هاتوو تەنگە نەفەس بوو ئەگەر هاتوو خەریک بوو تووشی مەسەلەن وەکو بورانەوەیەک یاخود لە هۆش خۆچوونێک وەگەر هاتوو کەسەکە مەسەلەن خەویزڕا مەسەلەن ژانی زۆر بوو قاچقولی زۆر ژانی کرد توانە و هێزی نەما شەکەت بوو طبعا بە تاکید ئەو کە حاڵەتە ماناوەیە مەترسیێکی زۆری لەسەر گوتیلەکانی هەیە ئەوە بەبێ تاخیر بوون بەبێ دواکەوتن دەبی دەست بەجێ بگوازرێتەوە بۆ بەشی فریاگوزاریەکان کەوا لە هەموو شوێنێک فریاگوزاری ئێستا هەیە مەراکز سەحیەکان هەیە بنکە تەندروستیەکان بە شێوەیەکی گشتی دەتوانن چارەسەرێکی گونجاو بۆ ئەو کەسە دۆزنەوە. زۆر باشە دکتۆر یاری چۆن بتوانین هۆکارەکان ئەو هۆکارانە ڕێگەلی و هۆکارانە بکەین کە بنە هۆکارێک بۆی کە سکچون و ڕۆژاوانەوەکانمان کاریگەری خراپ لەسەر گورچیلەکانمان دروست بکات چۆن دەتوانین ڕێگری لەمە بکەین؟ بەڵێ دیارە هەر لە سەرەتاوە باسم کرد بۆی تەندروستی گورچی لەمە بپارێزین بۆ کەسی ساغیش نەک تەنها بۆ نەخۆش ئێمە پێویستە ڕۆژانە برێکی زۆر ئاو بخۆین لە 2 تا 3 لتر ئاو بۆ هەموو کەسێک پێویستە ڕۆژانەوە بە دوور بین لە بەکارهێنانی دژە ژانەکان موسەکینات کە بەداخەوە ئێستا خەڵکێکی زۆر بەکاری دێنێت بە دوور بین لە بەکارهێنانی مادە وزە بەخشەکان کە بەداخەوە ئێستا بە هەمان شێوە ینی کاریگەرێکی ڕاستە خۆیان لەسەر ئەندامەکانی ناوەوەی لەش بە تایبەتی گورچیلە و جگەر هەیە وارووا بە دوور بین لەو مادە پرۆتینانەی کە ئێستا ئەوانەی وەرزشوانەکان زۆر بەکاردێن لە ڕادەیەکی زیاد لە حەد من بەبەستم لایەنە تەندروستیەکەی نییە لایەنە ناتەندروستەکەی کە بە شێوەیەکی ناتەندروست بەکاردێنرێت وارووا وکردنی وەرزش کەوا زۆر تەندروستە وارووا خۆ بەدرگرتن لەو شوێنانی کەوا زۆر گەرمن
یعنی تا ڕادەیەک ئێمە دەبی تەندروستی جەستەمان بپارێزین بەپێ ئەو ڕێنمایە گشتیانەی کەەوە بۆ هەموو کەسێک پێویستە و بە دڵنیاییەوە بۆ ئەو کەسێک کەوا تووشی دووچاری سکسون و ڕشانەوە دەبێت ڕەنگە زیاتری پێویست بێت وەروە خۆ بە دوورگرتن لە خواردنە ناتەندروستیەکان ئەو خواردنانەی کەوا بەسەراحەت توانەیەکەوە هەست دەکەی پاک نین ئەو سەوزە و میوانەیەکەوە پاک نین ئەو سەرچاوە ئاویانەی کەوا پاک نین کەسەکە خۆی دەبێت زیاتر هۆشیاری تەندروستی خۆی بەهێز بکاتن تاوەکو بە دوور بێت تەندروستی تاک زۆر زۆر زەڕورە و هەر کەسێک دەبی خۆی تەندروستی خۆی بپارێزێت بەس بیر لەوە نکاتەوە کەوا کەسێک یاخود پزیشکێک یاخود کارمەندێک یاخود نەخۆشخانە چارەسەری بکات و کەسەکە پێویستە لەلایەنی هۆشیاری خۆی بەهێز بکاتن تاوەکو بە دوور بێت لەو کاریگەریانێکەوە ڕۆژانە تووشی دەستەمان دەبێت. زۆر باشە دکتۆرێمە ئەم دوو حاڵەتەمان تێکەڵ کردو پێڵێن سکچون و ڕشانەوە ئەگەر هاتوو هیچێک لەم حاڵەتانەی هەبوو کەسەکە ینی ئاگادار بێ لەوەی کە ئەگەری هەیە کاریگەری خراپ بەسەر گوچیلێ دروستکە بنمونە کەسەکە تەنیا ڕشانەوە هەبێ یان تەنیا سکچوونی هەبێ ئەمانش کاریگەری لەسەر گوچیلە داهێنن بەو شێوازە مەترسیداری کە باسمان کرد یاخود ئەم دوو حاڵەتە بەیەکەوە کاریگەری مەترسیدارەکە لەسەر گوچیلە دروستەکەن. پرسیارەکەت زۆر لەجێیە بە دڵنیاییەوە باسم کرد تەمە شەر نییە ینی هەردووچیان بەیەکەوە بێن ڕەنگە کەسەکە بەس زوکسوێکی زۆری هەبێت ڕەنگە بەس ڕشانەوەیەکی زۆری هەبێت مە باسم کرد لە ڕووی بڕەکە کە ئایا توندیەکەی چەندە دووەم ماوەی چەندە بۆ نمونە کەسێک بە یەک ڕۆژ تووشی زیکچوو ڕشان ئایا بە یەک ڕۆژ دووچار دەبێت ڕەنگە زۆر زەحمەت بێ بتوانێت حالەتە دروست بێت باسم کرد لە بڕەکە توندی نەخۆشیەکە و زایدەن ماوەی نەخۆشیەکە ئایا چەند ڕۆژە تووشی و حالەتە بووە ئەمانە هەردوو لایەن ڕەنگە ببێنە هۆکار ئایا ئەو کەسە دووچاری نەخۆشی گوچیلە دەبێت یاخودنا و لە هەمان کاتدا بوونی نەخۆشی درێژخانەکان ئەمەش هۆکارە یعنی بۆ نمونە کەسێک شەکرە تاسیرێکی زۆری لەسەر گوچیلەکانی کردووە تووشی ڕشانەوەیەکی زۆر یاخود زوکسوێکی لەوانەیە بە چەند ڕۆژێک لەوانەیە ڕۆژێک تا دوو ڕۆژ ببێتە هۆی پەککەوتنی گوچیل لەم کەسە بەڵام کەسێک هیچ ئەو نەخۆشی درێژخانەی نەبێت بەڵام زوکچوونی هەیە لەوانەیە هەفتەیەکی پێویست بی تاوەکو بگاتە ئەوەی کەوا زەرەر لە گوچیلەکانی بدات. زۆر باشە دکتۆر خەڵک هەیە بەنی هەندێک کەس هەیە زۆر کەسیش هەیە ینی بەناڵێن هەندێک کە یەک گورچیلیان هەیە ئەمانە کاریگەری سکچون و ڕشانەوە بەسەریانەوە زیاتر نیە تاوەکو کەسانی کە دوو گورچیلان هەیە و چۆن ئەمانە ڕێنمایی ئەکرێ و چۆنە بێ ئاگادار بن. بە دڵنیاییەوە ئەو کەسانێکەوە یەک گورچی لەیان هەیە دەبی زیاتر ئاگیان لە جستەیان بێت چونکە گورچیلە ڕاستە ئەوانەی کەوا دوو گورچیلیان هەیە ڕەنگە هەر لە گورچیلەی هیچ مرۆڤێک نییە 100% ئیش بکات نەک لە ڕووی نەخۆشیەوە لەبەرەوەی بەشێکی گورچیلە لە حاڵەتی استعدادیدایەواتە لە حاڵەتی تەنگەتاوی هەموو بەشەکانی گوچیلە بە ئیش دەکەوێت هەموو کەسێک گوچیلەکانی تەنها 160 ئیشەکاتن و ئەو 100 چلەیە لە حالەتی تەنگەتاوی پێویستی پێ ئیشەکە بەڵام کاتێک کاسێک یەک گورچیلە هەبێت ئەو گورچیلەیە لەو حالەتەدا خۆی 170 بۆ 80 ئیشەکات ئەوەی دەمێنێتەوە تەنها 120 ئەو 120 فریایوە ناکەوێت کەوا دووچاری یاخود بەرگەی ئەو حالەتە بکەوێت کەوا ڕشانەوەیە زگچووە یاخود هەر کاریگەریەکی تر بەتاکید پێویستە زیاتر ڕەچاوی ڕێنمای تەندروستیەکانی خۆی بکات لەوەی کە کەسێک دوو گوچیلە هەیە. زۆر باشە دکتۆر ئەو کەسانی کە خۆیان هەر لە جۆرێک لە نەخۆشی گورچیلیان هەیە و دەرزی و دەربان و حەبوەرەگرن لە کاتی توشبوونیان بە سکچون و ڕشانەوە ئەمان جیاوازیان چێ لەگەڵ کەسی یاساییە و پێویستە چی بکەین ڕێنمایی بۆ ئەمان چییە؟ بەڵێ ئەوانەی کەوا پێشوەختە گرفتی گورچیلیان هەیە واتە بۆ نمونە سستی گورچیلیان هەیە بۆ نمونە هۆرجی گورچیلیان هەیە بۆ نمونە نەخۆشی پرۆتین واتە زولالیان هەیە بۆ نمونە نەخۆشی هەوکردنی درێژخانی گورچیلیان هەیە بۆ نمونە بەردی گورچیلیان هەیە کە ئەمانە بە شێوەیەکی گشتی زۆر بە زوویی واتە بە ئاسانتر تووشی پەککەوتنی گورچیلە دەبن یاخود زەرەری گورچیلە دەبن لەوەی کە کەسانێک کە ئەم کێشانیان نەبێت ئەوە دیارە چونکە زیاتر گورچیلەکانیان ماندیتر دەبن و بەتاکید ئەوانە پێش هەموو کەسێک کە تووشی حاڵەتێک دەبن دەست بەجێ پێویستە چارەسەری تایبەت وەرگرن وەکو لە سەرەتای بەرنامەکە باسمان کرد لەلایەن بنکە تەندروستیەکانەوە یاخود لەلایەن پزیشکی تایبەتەوە تاوەکو ئەو برە سەوائیلەی کەوا لە دەستی داوە بە شێوەیەکی تەندروست بۆی تعویز بکرێتەوە هەتاوەکو بە دوور بن لە
خوا نەخواستە ئەگەری پەکەوتنی گورچیلەکان. زۆر باشە دکتۆر ئێمە خۆمان ینی ئەگەر گرفتێکمان بۆ گورچیلە دروست بێ لە ئەنجامی سکچون و ڕشانەوە هەستی پێکەین بەڵام مناڵان چۆن هەست بەمە بکەن و چۆن مناڵەکانمان بناسینەوە بزانین لەو کاتێککە سکچون ڕشانەوەیان هەیە پێویستە لەم حاڵەتە سەردانی پزیشکی پێ بکەین بیمێنە لای پزیشکەکان لای کەسانی پسپۆری وکو جەنابەت بیبینەوە تەسخیش ینی چارەسەری نەخۆشیەکەی بۆ بکەن. دەست خۆش لەوە پرسیارە ئێماوی کە زۆر مەترسیمان ینی لی هەیە دوو چینن بە تایبەتی چینی مناڵان و چینی تەمەەن گەورەکان ئەوانە تەمەنیان گەورەیە ئەوانە گەوهری نیشتیمانەکانمانن ئەوانە خبرەیەکی زۆریان هەیە بە تایبەتی تەمەندارەکان مناڵانیش نەوەی دوا ڕۆژمانن و ئەو دوو چینە بەڕاستی پێویستە زۆر بە وردی چاودێری تەندروستیان بکرێت. مناڵان ئەوانەی کەەوە دووچاری سکچون و ڕشانەوە دەبن باوەڕەتە بی لەوانەیە لە کەمتر لە 24 کاتژمێر ڕەنگە تووشی لە دەستدانی گوچیلەکانیان ببن. کەمتر لە 24 کە ناتوانن بڕی پێویستەوە ئیل وەرگرنەوە منداڵ لەوانەیە ئەو هەستەی نەبێت کەەوە ئەوەی لە دەستی داوە تاویز کاتەوە داک و بابان یاخود ئەو کەسێکەوە لێ بەرپرسە پێویستە زۆر بە وریایی ڕەچاوی بکاتن ئەویش بە پێدانی شلەمەنی تایبەت بە مناڵان هەیە کە پێی دەرێن ORS لە هەموو سەیدەلەکان بەردەستە و پێویستە لە دوای هەر زوکچوونێک بڕێکی تەندروست تاویزی بکرێتەوە وەگەر هات و خوانەخواستە ڕشانەوەی لەگەر بوو ئەوە هیچ چارە نیە دەبی خۆی بگەێنێتە نەخۆشخانە تاوەکو لە ڕێگەی پێدانی شلەمەنیەکان دانانی کانولە و عیلاجی تایبەت بکرێتن ڕەنگە بە چارەسەری چەند کاتژمێرێک ژیانی ئەو کەسە لە زۆر شتی مەترسیدار ئینقاز دەکەین لۆیە مناڵەکانمان ینی ئەمە لەسەر داکوباب وەکو واجبێکە کەوا بیپارێزن و ئەگەر هات و بۆ نمونە تووشی هەر ئەگەرێک بوون لەوەی کە باسم کرد ڕچون ڕشانەوە پێویستە بە زووترین کات بێگەێنە نەخۆشخانە یاخود بنکە تەندروستیەکان تاوەکو چارەسەری تایبەت وەرگرن. زۆر باشە دکتۆر ینی کەس هەیە گورچیلەی لە شوێنێکی دیکی جەستەی بێ ینی بۆ نمونە لە ماوە کەسێکە بوو لە سلێمانی کچێک ینی پشکنینی کردبوو گورچیلەی لە شوێنێکی دیکەی جەستەی بوو لەو شوێنە نەبوو کە پێویستە لە پشتی ینی لە تەنیشتەکانەوە بێ. تاکیت وایە بارێکی پێدەی ناکامی واتە لە زگماچیەوە گورچیلەکە لەو شوێنە نییە کەوا مرۆڤی ئاسایی تێدایە بەڵێ من حاڵەتی چەندین حاڵەتم هەیە بە نمونە گورچیلە لە حەوزیدایە گورچیلە لە تەنیشت مەسانەیەوەیە میسڵانیەوەیە یاخود لە هەر شوێنێکی تر کەوا ڕەنگە هەردوو گورچیلە لە بەشی خوارەوە بێتن ڕەنگە هەردوو گورچیلە بەیەکەوە نووسابن ڕەنگە یەک گورچیلەی هەبێت لە زگماچەوە و ڕەنگە گورچیلەکانیان حەزمیان واتە قەبارەیان بچووک بێت چەندین زۆری ناکامی هەیە لە ڕووی زگماچیەوە ئەو حاڵەتەنە بەڵام ئێمە ئەوە گرنگ نییە بە نسبەتەوە ئەوەی کەەوە فەرمانی گورچیلەکانی ئەو فەرمانی گورچیلەکان ئایا ئەو گورچیلانە ئیشەکانیان بە باشی دەکەن یاخود نا ئەوش لە ڕێگەی تەنها پشکنینێکی زۆر بەسیتە ئەنجامدانی لە خوێن ڕێژەی یۆریە ڕێژەی کریاتینین کاتێک کە ئەم پشکنینە تەندروست بوو کەواتە گورچیلەکانی باشە و تەڵەن بە دڵنیاییەوە کەو کەسانەی ناڕێکی لە دروستبوونی گورچیلەکانیان هەیە پێویستە بەلایەنی کەمەوە ساڵی جارێک یاخود 6 مانگ جارێک تێست واتە پشکنینی تایبەت بە گورچیلەکانیانەوە بکەن لە ئەگەری بوونی هەر کێشەیەک تاوەکو بە زووترین کات چارەسەری تایبەتیان بۆ بدۆزێتەوە. زۆر باشە دکتۆر زۆر جار ینی بە هۆکاری نادیار هەست بە هیچ ناکەین گورچی لەمانەیەشێ ئاوێکی باشمان خواردووە زانی ڕۆژانە ئاوی باشە خۆین و نەچوونەتە شوێنە ساردەکانیش بەڵام گورچی لەمانەیەشێ ینی هۆکاری ئەمە چییە؟ بەڵێ مە زۆر جار لێک چوونێک هەیە لە نێوان ژانی گورچیلە و ژانی بڕبڕی پێشت و لەگەر ژانی ئەو تێشوەی یاخود ئەو فەروەیەی کەوا لەسەر گورچیلەدایە پێی دەرێن کەپسولی گورچیلە. زۆر جار ئەمە تووشی تەشەنوجاتێک دەبێت و ژانێکی قورس دەکاتن ئەمە هەستەکەین گورچی بەڵام خۆی لە ئاساسەوە گورچیلە نییە. ژانی ئەو عەضەڵاتەیە یاخود ئەو ماسوولکەی سەر گورچیلە هەست بە تەقەڵوساتێک دەکات یاخود بۆ نمونە ژانی قۆڵۆن گرژی قۆڵۆن کاتێک گورژی قۆڵۆن زۆر جار هەست بە گرژبوون دەکاتن و ڕاستەوخۆ فشار دەکاتە سەر گورچیلەکانمان ئێمە هەست دەکەین ژانی گورچیلەیە بەڵام خۆی لە ئاساسەوە گورچیلە نییە بەڵام ڕەنگە پرسیارەکە بە شێوازێکی تر بکەی باشترە ئایا ئەو کەسانەی کەوا هیچ ژانێکی گورچیلیان نییە ئایا
ینی ئەو مەرجە گوتیلەکانیان تەندروست بێت بە دڵنیاییەوە نەخێر ئەمە زۆر جار تووشی ئەو پرسیارە دەبین لێمان دەپرسن دکتۆر من هیچ ژانی گورچیلەم نەکردی بەڵام کە هاتمە لای جەناب دەی گورچیلەکانت وەستاوە ئەمە چۆن بە شێوەیەکی زانستی بەڵێ زاروێ گورچیلەکان هەردووچیان وەستاون هیچ ئیش ناکەن بەبێ ئەوە کەسە هیچ ژانێکی بۆ دروست ببێت چونکە گورچیلەکانمە لە کاتی فرمانیان هەست بە ئێش و ئازار ناکەن بەڵام کاتێکەوە لە فەرمانیش کەوتن بە هەمان شێوە هیچ هەست بە ئازاریان ناکەین و دەمەوێت لێرە بە بینەرانی خۆشەویست ڕابگەینم ڕەنگ نییە ڕەنگە ینی گورچیلەکانمان 1970 ینی 70 لە سەدای ئیشەکەی خۆی لەدەست بدات هێشتا هیچ نیشانەیەشی لەسەر دەستەی ئەو کەسە ڕوونەدات یعنی تەنها 30 لە سەدا گورچیلەکە ئیشەکات بەڵام هیچ نیشانەیەکی لە جەستەدا نییە بەڵام کاتێککە هاتە خوار لەو ڕێژەیە ئەو کاتی کەسەکە هەست بە نیشانە دروستبوون دەکات واتە کەسێک کە هاتە لامان نیشانەی سستی گورچیلەی لەدەستدا بوو کەواتە بە دڵنیاییەوە لەسەر و 70 لە سەدا گورچیلەکانی لەدەستدایە یعنی ڕەنگە دکتۆر باشە ئێمە چۆن ئەدی وەچی کاتێکە لە بیدایەتی بۆ هەستم پێ نەکردیە کاتێک گەیشتە ناوەڕاز هەستم پێ نەکردیە لە کۆتاییەکانیدا هەست بە نیشانەکانی گرفتی گورچیلە دەکرێت بۆیە پێمان باشە هەموو کەسێک ئەوەی کە ساغەوە ئەوەی کە نەخۆشە بە شێوەیەکی خولی چۆن ئاگاداری ئۆتۆمبیلەکەی خۆیتی چۆن ئاگاداری ماڵەوەی خۆیتی بە هەمان شێوە ئاگاداری گورچیلەکان من وەکو پسپۆرەکەی خۆم قسە دەکەم ڕەنگە بۆ دڵی شەماشت بی بۆ سیەکانی شەماشت بی بەڵام بۆ گورچیلەکان زیاتر هیچی تێناچێ تەنها پشکنینێکی زۆر سادە و ساکارە لە هەموو شوێنەکان هەیە لە هەموو نەخۆشخانە حکومیەکان هەیە دەتوانێت پشکنینێکی من زۆر کەیف خۆش دەبم کاتێک کەسێک دێتە لام دکتۆر من بە هیچ گرفتێک ناکەم بەڵام دەمەوێت پشکنینێک بۆ گورچیلەکانی خۆم کە بزانم لە چه ئاستێکدایە دەوام بە دڵنیاییەوە کەسە هۆشیاری تەندروستی بەرزە و تاوەکو ئەگەر هات و چەندین گرفت هەیە ئەگەر بێت و زوو دەستنیشان بکرێت ڕەنگە زۆر بە ئاسانی چارەسەر بکرێت پێشەوەی بگاتە قۆناغەکانی کۆتایی و ڕەنگە زەرە لەسەر جەستەی نەخۆشەکەش بدات باشە دکتۆر ینی قسەیەک باوە لای ئێمە زۆر جار کەسەکە ئەگەر هیچ گرفتێکی تەندروستی بەرمونە شەکرەی نەبێ یان بەرزەفشاری خوێنی نەبێ زۆر میسکردن ئەڵێن ئەمە گورچیلە و چالاکە بەڵام کە میسکردن پێچەوانە ئەڵێن گورچیلە و چالاک نییە بەبێ ئەوەی کە ئەم کەسە ئازاری گورچیلەشیە بە هیچ نیشانێکی بێ بۆی کە هەست بکە کە گورچیلەی گرفتی هەیە ئەمە چۆنە ئەمە ئەسلی هەیە ئەم قسەیە بەدڵنیایەوە نەخێر چونکە ڕێژەی ئاو خواردن و ڕێژەی میزکردن لە کەسێکەوە بۆ کەسێکی تر یەکجار جیاوازی هەیە بۆ نمونە کەس هەیە ڕۆژانە لترێک میزەکات و کەسیش هەیە ڕۆژانە تا 2 لیتر و نیو واتە 2 قات میز دەکات ئەو دوانە هەمان فرمانی گورچیلەیان هەیە بەبێ ئەوەی هیچ گرفتێکیان هەبێت کەواتە ڕێژەکە دەگەڕێتەوە سەر جەستەی مرۆڤەکە لە کەسێک لۆ کەسێک لەوەش ڕێژەی زیندە چاڵاکیەکانی لەشی مرۆڤەکە قرار لەسەر ئەمە دەدات کە چەند میز دروستکە و چەند ئاو بخواتەوە واروە ئیشکردنی کەسەکە لە هەمان کەسێک لەبەر ڕۆژە مەسەلەن شوێن ئیشەکەی وایە شوێنێکی گەرمە بە تاکید کەمتر میزەکە چونکە بڕێکی زۆر عارەقە دەکە ئەو کەسێکەوە لە شوێنێکی فێنک و ساردە ئیشەکە بە تاکید ئەو بڕێکی زیاتر میزەکات ئەو کەسێکەوە ئاو زۆر دەخواتەوە تاوان بە دڵنیاییەوە ئەوە زیاتر میزەکات و ئەو کەسێکەوە کەم ئاوخوات کەمتر میزەکات کەوا هیچ ڕێژەیەکی سابت نییە نە لە ئاو خواردن نە لە ڕێژەی میزکردنەکە زۆر باشە دکتۆر یەک پرسیارم ماوە بە کورتی وەڵام بیتەوە سپاس دەکەم ئەو ژەوەیە کە ئایا بەردی گورچیلە تەنها بە لێزەر یان بە خواردنی دەرمانێک لە ناوە بیتوێنێتەوە نەیهێڵیان بە فڕێدان بەکەم لەمانە چارەسەرەکرێ بارسێکی ئەکرێ چارەسەر بکرێ بە کوردی بێ سپاس دەکەم بەڵێ ئەوە تەمان دەگەڕێتەوە سەر جۆری بەردەکە و شوێنی بەردەکە ئایا بەردەکە لە شوێنێکی ڕێڕەی میزی گرتێ یاخوتنا و لەیزەر بە تاکید دەبی لە ناو گورچیلە و حوزی گورچیلەکە بێت لە لەیزەر لە ڕێڕەوی میز واتە لە حالب لەو شوێنانە ئیستفادە ناکات و جۆری بەردەکە قرار دەدات هەندە بەردێ بە لەیزەر ناشێت هەندە بەردێ بەڵێ بە لەیزەر دەتوانێت چارەسەر بکرێت و هەندێک بەرد هەیە حەزمی بەردەکە ئەویش قرار دەداتن بۆ بەردی گەورە بە تاکید لەیزەر ئیستفادە ناکات پێویستی بە نەشتەرگەری دەبێت و بەردی بچووک زۆربیان ئەوانەی لە خوار 7 ملیم یاخود 8 ملیم ئەوە تەنها بە ڕێگەی دەرمانەوە فڕە دەدرێن بەبێ ئەوەی پێویستی نە بە لەیزەر نە بە نەشتەرگەری دەبێت. بەڵێ سپاس بۆ دکتۆر مەجید حەسەن شێخانی کە لە هەولێرەوە بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمان بووی زۆر سپاس خۆشحاڵت کردین دکتۆر ئەمڕۆ بە زانیاریەکانت.
زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێزی شیوای تەندروستێکی باش بۆ جەنابیشت ناوبڕێکی کورد وەرەگرین و بەردەوامە بین.